ئێمەی باوەڕداران دوای ئیمان دوو مەرج هەیە بۆ وەرگرتنی کردەوەکانمان. ئەو دوو مەرجە لە کردەوەکانمانە نەبێ ئەوە کردەوەکانمان وەرگیراو نییە لای خوای پەروەردگار. هەروەها ئەگەر یەک مەرجیش لەو مەرجانەی تیانە بێ کردەوەکانمان وەرگیراو نییە، یەکەم وتمان ئەبێ ئەو کردەوانەی کە ئەیکەن خالص بێ بۆ خوای پەروەردگار، پاک بێ، بەس بۆ خوا بیکەی، بۆ ڕیا نەیکەی، هیچ شەریک و هاوبەشێکی تیا بڕیار نەدەی. دووهەم ئەبێ تۆ متبعی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم، بەڕاستەقینەیی شوێنی پێغەمبەر کەوت بێتی. ئەگەر شوێنی پێغەمبەر نەکەوی بۆ خۆت بڕۆ هەر نوێژ بکە، بە ئارەزووی خۆت نوێژەکەی، خوای تەعالا لێتی وەرناگرێ. ئەبێ بەپێی ئەو مەنهەجە بڕۆی کە خوا ئەیەوێ، کە خوا دایناوە لەسەر زەویە، نابێ بە ئارەزووی خۆت، نابێ بە ئارەزووی خێڵەکەت، بە ئارەزووی عەشرەتەکەت، بە ئارەزووی ڕئیسەکەت، بە ئارەزووی حزبەکەت بجوولێیتەوە. ئەبێ بەو شێوە بجوولێیتەوە کە خوا و پێغەمبەری خوا دایان ناوە. ئەگەر وا نەبێ بەڕاستی گومڕە ئەبی، سرد لێ ئەشێوێ. خۆشەویستەکانم، ئیتیباع مەسئلەی ئیتیباع مەسئلەیەکی زۆر زۆر گرنگە. تۆ لەم ژیانە یا ئەبێ شوێنی پێغەمبەر بکەوی، یا ئەبێ شوێنی غەیری پێغەمبەر بکەوی. لەوە زیاتر نییە خۆشەویستەکانم، لەوە زیاتر نییە. یعنی سێیەم ڕێگای تیان نییە، مام ناوەندیشی تیان نییە. وەڵا قاچێک مەخەمە لای پێغەمبەر و قاچێکیش مەخەمە ئەوبەر، قەی چیەکە ئەڕۆین هاکەزایی، وەڵڵاهی قبوڵ نییە. والله یا ئەبێ شوێنی پێغەمبەر کەوت بێتی بەڕاستەقینەی، یا ئەبێ عەکسەکەی بی. سێیەمی نییە، ناوڕاستیشی نییە، مام ناوەندیشی نییە. ماذا بعد الحق إلا الضلال. لە دوای حەق گومڕاییە، لە دوای خێر شەڕە، لە دوای چاکە خراپەیە. ناخواتۆ مەجاڵی تیانە خۆشەویستەکانم. لە دوای ڕێگای ئاخیرەت ڕێگای دنیایە و ڕێگای گومڕایی و سەرلێشێوانە. لە دوای شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شوێنکەوتنی هەوا و ئارەزوو و شەهوەت و هەر شوێنکەوتنێکی تر جگە لە شوێنکەوتنی پێغەمبەرە. بۆیە ئەبێ ئینسان ڕەحمانی بێ، شەیطانی نەبێ، محەممەدی بێ صلی الله عليه وسلم، غەیری محەممەدی نەبێ. ئینسان ئەبێ یەکلا بێ لەم ژیانە، خۆ خەڵەتاندن ناخواتەوە. ئینسان ئەبێ منهج و بەرنامەی لە ژیانە زۆر زۆر واضح و ڕوون بێ، بۆ ئەوەی حجەتێ بێ بەدەستۆ لە ڕۆژی قیامەتە، بەڵگەیە بێ بەدەستۆ لە ڕۆژی قیامەتە لە بەردەمی خوای پەروەردگارە. فإن لم يستجيبوا لك أي محمد صلى الله عليه وسلم، أجر بقصيا نكردي فاعلم أنما يتبعون أهواءهم. ود النيابة أوان شوني هوا أرزوي خوان كوتون، وكيش لو قمراتر بك شوني هوا أرزوي خوي بكوي. ومن أضل ممن اتبع هواه بغير هدى من الله. كي هي لو قمراتر بك كشوني هوا أرزوي كاني بكوي ببي برنامج خوا، بس ببير رينما إخوا. همومان هوا آرزومان هي، همومان آرزومان هي. خوي تعالى نيوتو آرزو كانت لغو بك. أم مسألة دقيقة ووردة هموان بيويس بيزانن. أم مسألة همو بشر خوي تعالى هوا آرزوي تيا دروس كردوا. آرزوي خواردن، آرزوي رابواردن، همو أو آرزوانا كهيا لإنسانا خوي تعالى الرجاي راستو شاكي بوي دانا وك الرجاي محمد صلى الله عليه وسلم رجاي حقا وهروها بيتشوانك الشيء ومخير يشيت كاميان هلا بجيري خواني يفرموا يعني آرزو كانت حموي لغو بكروا خواني يفرموا تو جن مهنا خواني يفرموا تو هاو سرجيري مكة خواني يفرموا تو نان مخو خوي تعالى نيفرموا تو او مخوروا خوي تعالى امانه خوي تعالى حرامي نكردوا خوي تعالى فرمويتي بخون وبيش خونوا نوشيجانتان بي بلان بريغاي حلال واوشتاني كخوا حلالي كردوا خوي تعالى فرمويتي فانكحوا ما طاب لكم فرمويتي باو بري خوشيوا جن بينن هاو سرجيري بكن مرد بكن خوي تعالى حلالي كردوا امري شي بيا كردوا ولا حديث شاتوا بيغمري خو افرمي هر كس زواج نكاو هاو سرجيري نكاو وكو عنادا ببيع عذر اولا سنتي من لا يداوا يعني اصلا اسلام نالي اوانا مكا الله بيشيك امري شي كردوا بلان بريغاي حلال نكبر ريغاي حرام خوي تعالى داوای لە تو کردووە ماڵ و مناڵت هەبێ خانوو دروستکەی ماڵ دروستکەی تعمیری سەرزەوی بکەی دەوڵەمەند بی پارەت هەبێ ئیمکانیاتت هەبێ بەڵام بە ڕێگای حەڵاڵ خوای تعالی نەیفەرمووە تۆ دانشە لە ماڵا و کاسبی مەکە و هەر خەریکی نوێژ بە و هەر خەریکی ڕۆژوو بە و هەر عیبادەت بکە ئەوە زەمی کراوە والله زەم کراوە لە چەندین حەدیثە زەم کراوە
بۆیە مەسئلەکە مەسئلەیەکی زۆر واضح و ڕوونە. ڕێگای حەق ڕێگای ناحەق، ڕێگای خێر ڕێگای شەڕ، ڕێگای پێغەمبەر ڕێگای غەیری پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕێگای بەهەشت ڕێگای جەهەنم. واضحە، شتەکان دیارە، ڕوون کراوەتەوە. هەندێک ڕێگای تر هەیە خۆشەویستەکانم، ئینسان نابێ بیگرێتە بەر بە هیچ شێوەیەک. ڕێگای کافر و منافقەکان بە هیچ شێوەیەک نابێ بیگریتە بەر، حتا ئەگەر بیشترسی، حتا ئەگەر بیشترسی، ئەگەر ترسایی لە کافر و لە منافقەکان ئەتوانی ئینسان بیان خەڵەتێنێ، ئەتوانی بیان گرێتە دەمەوە، بەڵام نەک ببێتە جاردەری ئەو ڕێگایانە، نەک ببێتە سەرتەڵی ئەو ڕێگایانە، بێژە وەڵا برا من ترسیام چی بکەم بەخوا ئیتر زروفەکە وایە و نەمتوانی و حەیات وایە و ئەوە بیلعکس، ئەوە ئیشی منافقە ئەگەر وا بکە. بەڵکو ئەو کەسە کە تۆ ناچاری، ئیسا لە زەمانێک لە زەمانەکانە ئێمە ناچار بووین بێدەنگ ببین، ناچار ئەبووین قسەمان نەئەکرد، ئەوانەی کە ترسنۆکن، ئەوانەی کە مەسەلەن ناتوانن، ئەوانەی کە توانایان نییە، بێدەنگ ئەبوو ئەیوت کە چی بکەم چارم نییە. ئێمە 600 تەلەبە بووین لە قوتابخانەیەکە، هەر هەمووی کرا بۆ بەعسی، چی بکەن یانی هەر هەموو کرا بۆ بەعسی، وەڵڵا یەک دوو کەس و ئەبزانم نەئەگەیشتە سێ کەس ئینمانە کورە ئەمە نابووین بە بەعسی تەواو. ئەی چی بکەی؟ خۆ هەمووی بە زۆر کرابوو، بەڵام خەڵکانێک هەبوون ڕاست بوو کرابوو، بەڵام نەئەڕۆین بۆ ئیجتیماع، خۆیانیان گێلە کرد، خۆیانیان کرد، لەوانەیە خوای تەعالی لیان خۆش بێ. بەڵام کابرایە کە بوو بۆ ڕەفیق حزبی و سێنگی لێ دەرکرد بوو، ئەکەوتە بەردەم و خەڵکێدا بەدەسەوە و خەڵکێ کردین، ئەی وەڵڵا برا بڵێ وەڵا دوای بڵێ من ترسام چارم نەبوو. وەڵڵاهی درۆکەی، وەڵڵاهی تۆ شوێنی ڕێبازی غەیری پێغەمبەری خوا کەوتووی. ئەخرەما مەسئلەکە واضحە، شوێن کەوتنی ڕێبازی فاسد و خراپەکاران. تۆ ئەبینی فەساد پیا ئەبێ، دروست ئەبێ، تۆ ئەڕۆی ئەبیتە سەرتەڵی مفسیدین، ئاڵای فەساد هەڵەکەی. ئەخرەوە کەی دەلیل ئەوەیە کە تۆ ترساوی؟ تۆ ئەبێ حتا بۆت ئەکرێ ڕێگری بکەی لە فەساد، ئەمر بە چاکە بکەی، نەهی لە خراپە بکەی، مەنعی فەساد بکەی. ئەگەر بۆت کرا، ئەگەر ئەو پەڕی ئەگەر بۆشت نەکرا، بە دڵ پێت ناخۆش بێگەرەک، نابێ بڕۆی هەڵگری ئاڵاکەی بی. يعني ئەوە تا مفسیدین هەوڵەدەن عالم ڕوتەکەنەوە، هەوڵەدەن خەڵکی ئەخلاقەکەن، هەوڵەدەن سەر لە گەنجان تێکەدەن، هەوڵەدەن تلیاک بڵاوەکەنەوە، هەوڵەدەن يعني ئەمانە هەمووی تۆ ئەبێ مانعبی، ئەبێ ڕێگری لێ بکەی بە قەدەری توانە ئەوەی کە توانات هەیە. ئەگەر نەشتوانی بێدەنگ بە، هیچ نەبێ، خۆت و ماڵ و مناڵت بپارێزە. ئەو کەسانەی شوێنی منهەجی خوا و پێغەمبەری خوا ئەکەون صلی الله عليه وسلم، منهەجی پێغەمبەر هەم منهەجی خوایە، بۆیە ئێمە ئەڵێن منهەجی خوا و پێغەمبەری خوا دروستە. ئەو کەسانەی شوێنی منهەجی خوا و پێغەمبەری خوا ئەکەون بەڕێزان، خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 16 ئەفەرمێ قەد جاءەکم من الله نور، خەڵکینە لەلایەن خواوە نورێکتان بۆ هاتووە، وەکیتابێک و منهەجێکتان بۆ هاتووە، مبین، ڕون و ئاشکرایە، ڕون و ئاشکرایە. يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام. يهدي به الله خوای تعالی هدایەتی کێ ئەدا بۆ ئەو نورە، بۆ ئەو کتابە ڕوونە کە لێی تێبگا و شوێنی بکەوێ. من اتبع رضوانه، ئەوەی کە شوێنی ڕزوانی خوا ئەکەوێ. خوای تعالی هدایەتی دا بۆچی؟ سبل السلام، بۆ ڕێگاکانی ئاشتی، بۆ ڕێگاکانی هێمنی و ئاسایش و ئاشتی. ئینسانی ئیماندار هەموو حرەکاتەکانی ژیانی سەلامە و ئاشتیە و خۆشیە. سەلام لەگەڵ نەفسی خۆتە، لەگەڵ نەفسی خۆتا ساف و سایق و پاک بە، فێڵ لە خۆت مەکە، درۆ لەگەڵ خۆتا مەکە، خۆت مەخەڵەتێنە، خۆت مەخەرە تەهلوکەوە، خۆت مەخەرە ڕێگای حرام، لەگەڵ خۆتا ساف و سایق بە، ڕاست بە. تۆ خۆت ڕاست نەبی ناتوانی خەڵک ڕاستکەیتەوە، ڕاست بە ڕاست، لاری مەگرە بەر. لەگەڵ خاوخێزانتە، چەند خۆشە ئینسان لەگەڵ ماڵ و مناڵیە، لەگەڵ کەس و کاریە ڕاست بێ، بەڕاستی ناسراو بێ. سەلام لەگەڵ ماڵ و مناڵە، سەلام لەگەڵ هەموو خەڵکە، تەعدا لە کەس ناکە، مافی کەس ناخوا، زوڵمی لە کەس نەکردووە. زۆر گرنگە ئینسان لە ژیانە ئەمین بێ، یعنی عالم هەمووی دەستنیشت بڵێ وەڵڵاهی دەستی پاکە. چەند خۆشە لە ژیانە ڕاستگۆ بی، گشتی بڵێ وەڵڵاهی درۆمان لێ نەبینیوە. چەند خۆشە، چەند خۆش ئەوە ژنەکەی خۆت شایەتیت بۆ بدا، چەند خۆشە ژن مێردەکەی خۆی شایەتی بۆ بدا، چەند خۆشە مناڵەکانت بڵێن وەڵڵاهی تا ئێستا درۆمان لە باوکمان نەبینیوە. زۆر شایەتێکی گەورەیە، زۆریش گرنگە، زۆریش پێویستە. چەند خۆشە خۆشەویستەکانم ئێمە لە ژیانی دنیاە سەلیم بین، ڕاستگۆ بین،
هەروەها خۆشەویستەکانم خوای تەعالا ئەفەرمێ ويخرجهم من الظلمات إلى النور ئەو کەسانەی کە ڕێگای ڕاستیان گرت بێ خوای تەعالا لە گومڕایی دەریانەکات لە تاریکی دەریانەکات بۆ ڕووناکی ئیسلام خوای تەعالا ڕەحمیان پێکا ويهديهم إلى صراط مستقيم خوای تەعالا هیدایەتی ڕێگا ڕاستەکانەکە یعنی ئەیان خاتە سەر ڕێگا ڕاستەکە ئەو ڕێگایە کە تۆ گشت جارێک گشت نوێژەیەک دوعاکە ئەڵێ اهدنا الصراط المستقيم ڕێگای ڕاستیش یەک ڕێگایە کە ئەویش ڕێگای خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەو کەسەی کە ڕێگای خوای گرت بێ و شوێنی ڕێگای خوا و پێغەمبەری خوا کەوت بێ قەت عەقڵی تێک ناچێ حتى ئەڵێن ئەوانەی کە ڕێگای خوایان گرتی بێتە بەر پیریش بن هەر عەقڵیان هەر لە شوێن خۆیانە قەت وێڵ نابن قەت بەدبەختی نابینن حتى ئەگەر هەرچی ناڕەحەتی دنیا هەیە ڕووی تێ بکە ئەم هەر بەختەوەرە ئەزانێ خوایەکەیە و خالقێتی و هەموو شتەکان لای خوایە و حساب و کتاب و هەموو شتێ لای خوایە زۆر مرتاحە لەم دنیا مرتاحە یەکلا بووەتەوە فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى طبعا ترسيشي نییە چونکە ئاخرەتیشی زمانە فمن تبع هداي فلا خوف عليهم ولا هم يحزنون غەمبار نییە ئەم ئیشی خۆی کردووە کابرایەک ئەکەوێتە سەرمەرگ کوڕەکانی ئەڕۆن یعنی مەسەن لە دەوری کۆبوونەتەوە و وەکو بڵێ دڵێ دەنەوە تر خەریکە ئەمرێت ها لە گیانەدا فەرمووی کوڕمەوە باسی چیەکەن قەسەم بەخوا ئەلەو ڕوکنەیەوە ئێوە ئێسا تایە دانیشتون ئەلەو زاویە تەنیا لەو زاویە ئەوەنە جار من قورئانم ختم کردووە تایە من هیچ ترسم نییە بن بە ئەو پەڕی دڵخۆشیەوە ڕۆمە بەلای خوای پەروەردگار ئیشی خۆمم قایم کردووە کاری خۆمم ئەنجام داوە تەمینم ناترسم هەندێک مەسائل هەیە زۆر گرنگە لە مەسەلەی ئیتیباعە یەکەم خۆشەویستەکانم ئەگەر تۆ بتەوێت دینداریتی بکەی بێ لەسەر ڕێبازی پێغەمبەر بیکەی صلی الله عليه وسلم ئەگەر لەسەر ڕێبازی پێغەمبەر نەبێ ئەبێ بە بیدعە لە عەقیدەیە و لە عیبادەتایە لەو مەسائلانەیە کە شەریعەت یەکلای کردبێتەوە دەقی قورئانی صریحی لەسرە یان دەقی حەدیثی صحیحی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەسرە ئەگەر تۆ مخالفەی بکەی خوا پەنامان بدە ڕێگای گومڕایی ئەگریتە بەر پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر کەسێ لەسەر ئەم ڕێگای ئێمە ڕێگایەکی تر دروست کات شتێک دروست کات پێچەوانەی ئەم ڕێبازەی ئێمە لێ قبول ناکرێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار ئەیفەرموو ئیاکم ومحدثات الأمور ئامان خۆتان بپارێزن لە شتی بیدعە و لە شتی گومڕایی چونکە بەڕاستی هەموو شتە تازەکان لە دینە لە دینداریەتیە شتە تازەکان هەموو بیدعەیە و نەکبەتیە شتەکان وازحە عەقیدە بڕاوەتەوە عیبادەت بڕاوەتەوە مەسئلەکان دیاری کراوە پێویست ناکە یەکێ بێ لەولاوە دینێکی تر بۆ ئێمە بێنێ عەقیدەیەکی تر بۆ ئێمە بێنێ نوێژێکی تر بۆ ئێمە بێنێ عیبادەتێکی تر بۆ ئێمە بێنێ دین وەکو خۆی وایە بەڵام دین یەک ملاحەزە هەیە ئیسە لەوانەیە کەسێک ئەمەی لێ تێکەڵ ببێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ گەشت 100 ساڵێ خوای تەعالا کەسێکە نێرێ دین تازە ئاکاتەوە ئایا دین چۆن تازە ئەبێتەوە دین تازەبوونەوەی دین بەو شێوە ئەبێ لە ماوەی ئەو 100 ساڵە احتیمالە شتی زیادە و ئەولا خرابێتە باندین ئەو کەسە دێ ئەو عالمە دێ ئەو شتە زیادانە لە ئەباو دینەکە ئەباتۆ سەر ئەسڵەکەی خۆی یعنی ها سیانەی ئەکا پاکێکاتەوە ئەیباتۆ سەر مادە ئەسڵەکەی خۆی ئەوەیە تەجدیدی دین تەجدید دین ئەوە نییە دین بگونجێنێ لەگەڵ زاڵم و لەگەڵ ستەمکار و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ نازام کوێ دینەکە بە گوێرەی ئاوەرزوو ئەوان ها ئینسانێک کەسێ قەیچێکە خۆ بر ئەبەم دینەی ئێمە قەیچێک هەر بە یعنی حەوڵ ئەدا دینی جواب پێ بکاوە گوێرەی زاڵم و ستەمکاران بێ نە وەڵڵاهی دین هەر دینەکەیە وەکو خۆی ئەبێ هەر وەکو خۆشی سەیر بکرێ مەسئلەیەکی تر هەیە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئەگەر زەلامێکتان بینی وەکو عولەما وتویانە ئەگەر زەلامێکتان بینی باڵی گردۆ بە ئاسمانە فڕی یان بەسەر ئاوا ڕێیە کرد ئەگەر ئەخلاق و ڕەوشتی لەسەر منهەجی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم باوەڕی پێ مەکرد یعنی ئەگەر کابرا ئیسە جاری وایە تۆ لێت تێکەچێ کابرا چەند ئیماندارە چەند مەسەڵەن بۆ منەوە شکل و شێوە و مەسەڵەن خەڵە دەوری کۆ ئەبێتەوە مەسەڵەن بڕێشت یعنی بڕێشت خەسەرنج سەیر کە بزە ئەم کابرایە بالفعل شوێنی دینی پێغەمبەر کەوتووە صلی الله عليه وسلم ئەگەر شوێنی دینی پێغەمبەری خوا کەوتبێ صلی الله عليه وسلم ئەوە تەواوتر
بەڵام ئەگەر شوێنی دینی پێغەمبەر نەکەوت بێ صلی الله عليه وسلم ئیتر تەواو ما خەڵەتێ پێی. ئێمە پیاوە پیرەکانیشمان جاران ئەمەیان نەزانی، حتا پیاوە پیرەکانمان پیاوە بەتەمەنەکانیشمان ئەمەیان نەزانی. وەڵڵا من لە بیرم تێ باپیرم جاری وا هەبوو مەسەلەن نەئەهات بۆ جومعە لە ئەندێشونە ئەموت باپیر بۆ نایی ئەوی داخل بێن بۆ لای ئەم مەلایە بۆ تە کلکی زاڵم من چۆن بێن بۆ لای ئاخر چۆن لە پشت کەسێک نوێژ بکەم کە کلکی زاڵمە مۆر بۆ زالم ئەداتە سەر گوناحەکان یا زوڵمەکان یا ستەمەکان من چۆن لە پشتی نوێژ بکەم حسێکە چۆن تێگەیشتۆ پیاوێکی پیر نەخوێنەوار لەوانەیە ناوی خۆی نەزانی بێ بنووسێ ئەزانێ هەر کەسێ مەلایش بێ عالمیش بێ چەند گەورەیش بێ کە بوو بە داردەسی زاڵم بوو بە کلکی زاڵم ئەوە شایستەی ئەوە نییە ئینسان بخەڵەتێ پێی. دائیمەن عولەماکان بەدەستی زاڵمان و ناڵاندیانە. ئیمامی ئەبوو حەنیفە لە سجنی زاڵمە مرد. ئیمامی مالک لە ماڵی خۆیان نەیوێرا 25 ساڵ بڕۆ بۆ نوێژی جمعە و جەماعەت لە ترسی زاڵمە. ئیمامی ئەحمەد لە ناو سجنی زاڵمە مرد. ئیمامی شافعی لە دەستی زاڵم ڕای کرد لە عێراق ڕۆی بۆ میسر. خو ئەو کاتە عەلا ئەساس ئەوانە خەلیفەیش بوون، بەڵام ئەمان ڕازی نەبوون بە زوڵم بۆیە تەحمولی ئەویان نەئەکرد عەزیەت ئەدران لیان ئەدرێتە داوایان لیانە کرد کە مۆر بۆ زاڵم لێ بدەن، بەڵام ئەمان ئامادە نەبوون. بۆیە هەر کاتێک ئینسان نەخەڵەتێ بەگەشت کەسێ وەڵا لەبەر خاتری ئەوەی بڕێک شتی مەزهەری هەیە وەڵای تر لێمان بێتە ئیمامی ئەحمەد. ئەم مەسئلەش زۆر گرنگە و داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان دا، نووری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکە لەسەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوای کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری، یا ڕەبی کاربەدەستانی ساڵح بکەی، یا ڕەبی ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ لە وڵاتی ئیسلامە بەتایبەت لە کوردستانە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای ئەو نەخۆشانە بدەیت کە داوای دوعای خێران کردووە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی، لە ڕێگای ڕاست لامان نەدەی، لە ڕێگای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لامان نەدەی. یا ڕەبی خوایە دائیمەن قسەی حەق بخەیتە سەر زمانمان. یا ڕەبی خوایە بە هیچ شێوەیەک لەگەڵ ناحەق و لەگەڵ زوڵمان نەبین لە هیچ کاتێکە هەتا ئەو ڕۆژە ئەگەڕێنەوە لای تۆ یا رب العالمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، یا رب العالمین خوایە بارانی ڕەحمەتمان لێ نەگریتەوە. یا ڕەبی خوایە خۆشی و هەرزانی لە کوردستانە بەرقەرار بکەی. ئامین ئامین. ئیماندارانی خۆشەویست، برا عەزیزەکانم، خوشک و برا بەڕێزەکانم، تۆ لەوانەیە لە ژیانی خۆتە ببی بە قودوە و سەرمەشق بۆ خەڵکانێک، لەوانەیە باوکو دایکی مناڵەکانت تەماشا دەکەن، مامۆسای تەلەبەکانت سەیر دەکەن، مۆزەفێکی خەڵکێک دێ بۆ لات و تەماشا دەکا، یعنی ڕئیس عەشرەتێکی دەمسپێکی مەلایەکی، یعنی خەڵکانێک سەیری تۆ ئەکەن لە تۆ شت فێرە بن. چەند خۆشە ئەگەر تۆ لەسەر ڕێبازی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم خێری ئەوانی شت دەستکەوێت. هەر کەسێ شوێنی تۆ کەوت بێ یەک کاری کرد بێ خێری تۆشی دەسەکەوێت. ڕۆژێکیان لەگەڵ مسلمانێکە باسی بابەتێکم کرد، وتی وەختی خۆی بە لە 35 ساڵ بە لە ئیسە مامۆسایە و توێتی نوێژی ویتر خێرەکەی زۆرە لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ لە سەفەری شام من نوێژی ویترم نەڕۆیشتووە. وتم ماشا الله خوای تعالی چی خێرێکی بۆ ناردووە. 35 ساڵە تۆ نوێژەکەی خوا ئەزانێت چەند ساڵی تریش نوێژی سونەتی ویترەکەی خێرەکەی ڕاتە کیسە ئەو پیاوە بێ ئەوەی لە کیسەی تۆش کەم بێتەوە. پێغەمبەر وا فەرمێ صلی الله عليه وسلم چەند مهمە تۆ خەڵکی فێری ڕێبازی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم، هەر کەسێ لەسەر ئەوە بچێ خێرەکەی بۆ تۆ دێ بە پێچەوانەکەی و ئەلەم شوێنە من شتێ بۆ ئێوە باسکەم، ڕێگایەک بە ئەم خەڵکە پیشان بدەم عەکسی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. چی نەکبەتی و بەدبەختیە هەر کەسێک لە ئێوە ئەو کارەیان ئەو فکرەیە لە مێشکا دروست ببێ هەتا ڕۆژی قیامەت لعنەت لە من بکات و شەڕەکەی بۆ من بێت و یا طبعا من ئەمە کە باسیەکەم بۆ مامۆسای مەکتەبە ئەمە بۆ باوک و دایکە ئەمە یعنی ئەگەر ڕێبازی غەیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگریتە بەر هەر کەسێ لەسەر ئەو فکرەی تۆ لەسەر ئەو بۆ چوونەی تۆ بڕوا لەسەر ئەو کارەی تۆ بچێت سبحان الله تاوانەکەی بۆ تۆ شتیت بێ ئەوەی تاوانی ئەویش کەم بێتەوە ئەویش بۆ خۆی تاوان خۆی وەرەگرێ باس تێتە ناو خێز تایت رازۆکەی تۆیشەوە. ڕۆژێکیان گەنجێک ژنی تەلاقەدا هاتوو بنە لام گەنجەکە ژنی تەلاقەدا باوکی زۆر لی تووڕە بوو تەلاقێدا زۆر تووڕە بوو باوکی و ئاوا ئەلەرزی وەی کوڕم ئەگەر کوڕ منی نابێت تەلاقی بدەیت تۆمانە ئەویش لە ئاخیرا ئیتر هەر خۆی گردو هەر باوکەکە تووڕە بووە قسەی کردو هەر هاوردی بردی لە ئاخیرا وتی باوە تو خۆتی ژنت تەلاق نەدا خۆشە ژن تەلاق نەدا باوکەکە سەیری کردو ئاوا و هیچ نەیتوانێت هیچ جواباتەوە سەیرکردن جاری وایە مناڵەکە سەیری باوکەکە داوە کچەکە سەیری دایکێکە جاری وایە سەیری مامۆساکەیەکە لە مامۆساکەیەوە شتێکی خراپ فێرە بێ خوا پەنامان بدە